وڵایە لەیلام دی لە مووسڵ ماچونکە پڕبەردڵ بەحساب تۆ مدیری مروری تو من کەوتومەتە مەفرەزە و داوای ئیجازەی سایەقیم لێکی ئیجازەکەت کێ داوای ئیجازە لە کێ مای چۆن دەبێنە خوا باسێری کەوت خوا یاخوا پیرۆزە بێ ئۆخی نەجاتمان بوو پاش ساڵێ کورە نەجاتمان بوو بە ئارەزوی دڵی خۆمان ئەگەڕێ کورە منە حەیات چووە منم ترایی ئەو دەردەچۆڕی کورە ساڵی چی تۆ زانی لەکەیەکە ماڵەوە بێت تۆ مێشکی مەشغوڵە بە شەرەف وازام ناخۆشم نازانم چەند مدیرم گۆڕیەوە چەند وەزیرم گۆڕیوە تەواویتر بۆ خۆمان ئەگەڕێت ئەچین بۆ ماڵان و بۆ پیاسە و بۆ بازار و بۆ سەیران و سەردانی خزمەکانی ژەکەی باشە باش بەسە ئەو چاوانەم خزمانەوە قەیناکە بەڵام بۆ هەموو ئێوارێ بچینە دەرەوە نابخۆینەوەمانە ئەگەر پەنجەڵی یاپراخە بوو کورە برنجە بوو کورە کیلۆ گوڵ لەو تەشتەی خۆین و ئەوە جمعانە چین بۆ سەیران دوایەوەی تر بۆ خۆمان ئەگەڕێن بە ئیسراحەتی خۆمان سەرچاو خەمی ئەوە نەبێ بەس ئاواتگیان ئەبێ هەر ئیستا بچی مەڕەکە بگەڕی بێنیتە حەوشەکە و قەسابێکیش لەگەڵ خۆتا بێنیت و بۆی پارچە پارچەی بکات و سەری بڕێت و تەواو بکەین بەخێر من نابێت تەخیر بێ جا باش شتێکیشی پێ بڵم کە مەڕەکە و کڕی ئەبێ 8 کیلۆ بێ چکۆ عەدەکەم ئاوایی کردووە مەڕەکە 8 کیلۆ گوناحباری لای ئەو خوای گیانم مەکە باشە بقوربان باشە بۆ 8 کیلۆ خۆ ئەمە مەڕە و ئەمە حەیوان و قابلە مە تای تراکتۆر بێ بڵێ 8 پاوەنی تێکەم تە ئاواتگیان گوناحبارم مەکە دەستە دەی ئیستا چۆ بۆ مەیان حیوانەکە لەوێ بیکە باشە باکم الحکم لله بەڵام با ئیسراحەتی بکەم هیلاکم لە دەوامات و مەتەوانێت ئینشەڵڵا سبەینێ نییە لە دەوامەوە ڕێک ئەچم ئەیکڕم ئێتە ئەوە نەو پێ ناچە بە قوربان ئەزانم هیلاکی کە هاتیتە بۆ خۆت ئیسراحەت دەکەی ئێستاشی ناتوانم ئەخر ئیسراحەتێ با بکەم کورە من مانم لە دایرە هاتوومەتەوە بە قوربان سبەینێ بۆ مایانی حیوانەکە وعد بێ بیکڕم نابێ بخیتە سبەینێ گوناحباری ئەم دنیا ئەو دنیا مەکە ئەبێ هەر ئیستا بچی کچێ بە قوربانە بم گوناحبار نابی ئەمڕۆ بێ سبەینێ بێخێر هەر خێرە و من مەڕەکە ئەکڕم و تۆ قەرارە داوە من ئەو عەهدەی تۆ بەجێهێرم قوربانە بم هیلاگە بی دوای ئەوە ئیسراحەت دەکەی کە مەڕەکەت هێنا بۆ خۆت ئیسراحەت پەڵی لێیتەوە دەوەستە دی بە قوربانم دەستە دی ئەگەر ناچی من خۆمە چوو من خۆمە چوو یعنی ئەیزانی لە جەڵەب و لە حەیوان و لەمان و لەگەڵەوە نەبێ بیزانێ چۆن خڵاو کەڕەڵەخلاش دیای حەوسەری تۆ باشە بە ساکە بم مە قسە ناشکێنم ئەوە ئەو ئیسلاحەتە شمەر نەکرد بەسەر ئەو چاوانە ئێستا چاوەکانە خۆش باشە لە ساک بێ لای خەڵک باسی مەکەس پێمانەوە نایە دەبڕۆ قوربانی بم خاڵۆ جان فەرمو خاڵۆ باشی برا بەخێر بێ بەخێر بێ بابا خۆ من مەڕ بەساقە مەرتەوێ ئەرە وەڵڵا ئێدە تۆ بە من بڵێ بێ قەزاری وا بەخێر بێ دەی تۆ ئەمریکە و دەستی کەسەر و من بۆ هەڵکشێنم وەڵڵاهی مەڕێکمەوێ ئاوا تۆزێ گۆشتن بێ گۆشتن ئەی بۆ مەڕانم فەرهی عیبی چییە؟ نەوەڵڵا ئەمانە هەمووی لەڕێن ئەرەوە خۆرە بێ قەزابی لاتی چی تۆ سەری و پاپوزەکە ئەڵێ کیم کارداشیانە ها ئەڵێ چیە؟ کیم کارداشیان وەرتوازدەوە بێنە بێ قەزابی یاخوا ئێستا تۆ مەڕی چەنیتەوێ وەڵا چەنی بیاوە دەوروبەری 8 کیلۆ 8 کیلۆ بێ قەزابی چی ئەڵێ 10 داوەتەکەی کاکە جا تۆ کاڵخۆری یابێ سانڕن تۆ یەک مەڕی 8 کیلۆ بێرە مەمنونە دەبم باش باشە سە خۆم شتێکی جوان تێمێ ئەی ناکرێت دوانی چلی بێ
نا بە قوربانم دوانی چلی چی بۆچی دوانی چلی کاکە بە قسەی برای خۆتەکەی دوانی چلی بەرە فەرقی چی خۆر 80 کیلۆکە ئەو وەختە 2 سیوجگەر و 2 سەر و پێشەی دەسەکەوێت یەک دانەمەوێ 80 کیلۆ بە ساقە بم بە قوربانە بم یەک 80 کیلۆی هەیە بمەرێ نییە مشکلە نیە لەکوێ بە قوربانە بم من مەڕی 80 کیلۆم لا نییە ئەوە ئەبێ بچی بۆ لای کاک ڕەحیمی جانباز ئەو لەکوێ وەڵا ها ئەوە بۆ بۆ خوارمەیانەکە هەر لەوێ پرسیارێ بکەم لە ڕەحیمی جانباز کە یەکسەر پێێتم ئەرە وەڵا دەی باشە ئەوە نیمکەمە کورە بڕۆ با بە نایفرۆش بە تۆی نافرۆشم بڕۆ بڕۆ دێ باڵێ تۆ بری وا باساڕێ بە یاخوا بەخێر بی باشی برا چۆنی قوربان ڕەحیمی جانباز کامەی ڕەحیمی جانباز منم لە من زیاتر کێ یاخوا بەخێر قوربانە ئەمریکا والله ماشەڵڵا ڕێم ئەگەر مەڕێکی باشە لابێ هەمووی مەڕی دابەستە سێ دانە مانگە دابەستاون ئاردە برنج و جۆی هاڕاویان خواردووە قوربانە بم دەوڵا ئەگەر مەڕێکی لابێ ئەوە دەوروبەری 80 کیلۆ چەند 80 کیلۆ ئارەوەڵ بوو ئەمە ئیجباریە هەر 80 کیلۆ بێ بە ساقە نە بە قوربانە بم بۆ خێرمانەیە و تهدیدیان کردووە بێ 80 کیلۆ بۆ خێر دەی خێراندار بە ئیشەڵڵا وەڵاهی مەڕەکانی من 40 کیلۆ و 45 و تۆ بڵێ 60 تا 65 ئەو پەڕ نا والله ناوانە نا ئەگەر هەبێ 80 کیلۆ خوا برار مەڕی 80 کیلۆی ملانیە ئەی تۆ گوێگرە بۆ نەوە بەنێکرینە ئێمێ نۆمە چی گوێرەکە ئەزانم بەس ئەوە نەوەڵا براکەم ئەوانم ناوێ بەس هەر ئەو مەڕەم ئەوێ 80 کیلۆ کەمتر نەبێت آخر باشە 80 کیلۆی دەوەڵڵاهی برا من مەڕی 80 کیلۆیم نییە نیتە نە بەخوا نیمە بەس ئەزانی چی یەک شتێ پێ بڵێ ئەو مەڕەی تۆ ئەتەوێ لا من نییە و لێرەش بووی مەگەڕێ ئەی برانە ڕۆچووی بۆ وەڵڵاهی ئەبێ بڕۆی بۆ ئەو دیهاتە ئەو دیاتانە ئەرە وەڵڵا لێرە بگەمە بۆ کە تۆ داوای مەڕەکە یا داوای حشترەکەی مەڕی 80 کیلۆیی کووە ئاخر دەی وەڵا بێ 80 کیلۆیە بە ساقە بم زۆر دوورە و شوێنە وەڵی تێبێ بڕۆی دێ بگەڕێ ساتە ئەو مەڕەی جەنابەتەوێ لەوێ دەستکەوێرە وەڵڵا وەڵی زۆر مەمنون باشە بەس یاخوا بەخێر بێ سەر ئەو چاوە قوربان وا حافیز دێبێ مەڕی 80 کیلۆیی یاخوا بەخێر بیتەوە مەڕەکە کڕی وڵی کووا بوو ئەوە چییە؟ ئەوە چێ پێم ڕابێری؟ ئەزانم لە سەحبەتەکان دەزانم لە حەوشەی پشتەوە داناوە نەوەڵا بە چاوی تۆ نەکڕین و نەدەستشین بۆ؟ نەبوو هەموو ئەو مەیانە گەڕام مەڕی 80 کیلۆیم دەست دەکەوت چۆن شتی وابێ لەم شارە زلێ دەستی نەکەو باش نەگەڕایت منیش خۆم گوناحباری ئەم دنیا ئەو دنیا ناکەم لەبەری جەنابێ بە باشی نەگەڕاویت کورە وەڵڵا جوان گەڕام بیللا جوان گەڕام بابە ئەو خەڵکەیان و کاکە گیان تۆ بۆ هەر بە 80 کیلۆیەوە گرتوتە ئێقەی چێکە با دوانی چلی بێ کورە باش 60 بێ بە هەفتای بێ خۆ خێرە من ئاهدەکەم وا کردو ئاوات گیان تۆ بۆ لێم تێ ناگەی ئێستا ئێمە چی بکەین ها قوڕی کۆ بکەم بەسەری خۆما آخر نەبوو نا تۆ تێ ئەگەی تۆ یەک کێشە دێ لە شت تێ ناگەی ئەم جارە بچۆرەوە دەستەکە بە باشی نەگەڕای بەخوازانم بەخوا بە ئەسحابە هەموومانەکەمان بەسەر یەکە مەڕی 80 کیلۆیم دەست نەکە و ژنەکە بۆ خاتری خوا قابیدە هەبێ نایکڕم بەس وەڵا لەوێ یەکشتیان پێوتم چی؟ وتیان کاکە گیان ئەوە لێرە بۆی مەگەڕێ ئەگەر ئەتوانی سەردانێکی ئەو دیهاتانە بکە احتیمالە لەوێ مەڕی 80 کیلۆیی هەبێت لەوێ دەستکەوێت ئەو بەڕاستە ئارەوە وەڵڵاهی زۆر باشە ئەچین بۆ ئەو دیهاتانە و خۆشمە گۆڕم جلی کوردی لە بەرەکەم هەم پیاسەیەکی ژەکەین و سەیرانێکی بچووکی ژەکەین وەڵای ئەوە فکرێ سەردانێکی ئەو مەنتیقیانەش با بکەین و تۆزێ دەشتە ببین وانە باشە سەرچاو ئافرین ئەکەی بچین ئێستا هیچێکین من بەیانی ئیجازە وەرەگرم فەیەکەوانێ بۆ خۆمان ئەچین هەم سەفەرێکەکەین و هەم ڕێگەشەکەن وەخوازکرێکی باشە چی بابسە خواردەکە بێن
پلانی دکتۆرە جێبەجێ بکە خۆ بەسەر و خێرا دەی هەی چۆن خۆ من ئەمەنەم سعی کرد لەگەڵدا هەموو شتێ فێر بووم مانوو نەبی قوربان یاخوا بەخێر بێن باوکەکەم سەر چاو بێمزەڕەت بی یاخوا خاڵە ژیان ئەوە پرسیارێکمێ فەرموو ئەڵێم لەم ناوا کەس ناناسی مەڕ و ماڵاتی هەبێ بیفرۆشێ مەڕ و ماڵات ئەرەوەڵا وەڵڵاهی باوکەکەم لەم ناوە کەس مەڕ و ماڵاتی فرۆشتنی نییە ئەی بەڵام یەک شوێن هەیە تۆزیە دوورە ئەگەر بۆی بچیت دوورە چەنە وەڵی بەم جادا بڕاتن من ێژم لەوانەیە کیلۆم کوڕە لێم تێکچوو لەوانەیە ئاوا ئەڕۆی چارەکیە 20 دقە زیاتر پێ ناچێ باوکەکەم تۆ بڵێ 20 دقە 25 دقە باوکەڕۆ ئەمەنگە دوورە وەرە دوور نییە کە گەیشیتە ئەوێ لەوێ ئاڕێک بەدەستی ڕاستە دەستی ڕازانی کامەیە پێچکەرۆ جادەیەکی خۆڵ تێتە ڕێکەوت گوێ لێ باوکەکەم لێەوە بڕۆ 5 دقەیەک ئەگەیتە ئاوایەکی بچکۆلە کە گەیشتە ئەوێ لەوێ بڵێ ماڵی مام عەزیز یا کاک عەزیزە حاجی عەزیز ئیتر لەوێ هەمووی ناسیە ئەوە مەڕ و ماڵاتی چاچیە بۆ فرۆشتن لای ئەو دەسنەکەوێ لەم ناوە هەر نییە ئەی بە قوربانی ئەو دڵێ بە یەخانە خۆشە حەزی ئەی بە قوربانە من دە باشە بە ساقە بم مەمنونین ماڵی ئاوا بێ ئەی ئێمە ئاوا ئەڕووی بگەینی نە وەڵڵا بە ساقە من لە ئیژ و مەڕۆمە بۆ ماڵ و ئەی با لە خزمەتام نان و دۆیە بخۆن و دوایی بڕۆن تەشەکوری دەکەم حەزەکەم تخوا دەی ئامانەتی خوا بن خوا حافیز ساندۆیان ڕەبی بەخێر بێ سەر چاو مواوەکوهەنگ بۆ گوڵی جوان و قەشەنگ شانە و کورە سلام علیکم سلام ورحمة الله یاخوا بەخێر بێن بەخێر بێن یاخوا چاشی بەخێری کاکە براژن بەخێر بێ خۆش بی یاخوا تۆ چۆنی باشی چاوەکەم یاخوا بێمزەڕەت بە قوربانە یاخوا بەخێر بێ کاکە گیان گیان خۆدەی شوکارمان نەکردی نەوەڵە فەرموو بەچینە ماڵەوە بە قوربانێ بم زۆر مەمنون زۆرمان نوین بە ساقی ئەو چاڵە ئەچین ئیسراحەت دەوێ خۆی تێگەی شتێک لە خۆی گیان نا بە ساقە بم وەڵا ماڵە ئاوا بێ بەخوا زۆر پەلەمانە ئەوە بە قوربانێ بڵێ ئەوی ڕاستی بێ لەناو شارەوە هاتین تویان هەلاساس ئەم ئاواییە مەڕ و ماڵاتی هەیە بەڵێ بەڵێ هەیە جا لە ڕێ ئەوش اختیارمان بینی پرسیارمان کرد وتی وەڵی کاکە جان گەورێک هەیە خانە نازانم چییە حتمما لەوەشی ئەمە بێت وتیان نازانم کاک عەزیزە خاڵە عەزیزە حاجە وەڵاق بکە عەزیزم بەڕاستە قوربانێ بم بەخێر بێن بەخێر بێن سەر چاو بڕۆ با بڕۆینە سەرەوە نانێک بخۆین ماڵە ئاوا بێ ئەخە نابێت ئەزانی بۆچی ئێوە میوانی منن نابێت وەڵی بە قوربانێ بم ئێمە زۆر زۆرمان پەلێ ئێمە ئەگەر ئەو ئیشەمان تەواوی ئەبێ بگەڕێنەوە بگەڕێنەوە
ئەزانی شۆنە کەواتە ئەم شەو لای برا بچووکتانە بن وەڵڵا ماڵە ئاوا بێ زۆر سوپازە بێ بگەڕێنەوە بە ماڵەوانە وەڵڵا نابێ ئەرە وەڵا شتەکەمان نەجات بێ ئیتر ئەگەڕێینەوانێ بە ساکەم ئەبێ ئەم نیۆڕێ لا من شتێ بخۆ نە بەخوا دە تۆ سەیری بە چاوی تۆ ناکرێت برسیدانە حاجیگیان ماڵەکە و ئاوا بێت نە وەڵڵا برسیمان نییە ئەی دەباشە ئەم شەو لام بنێنەوە نەنا بە ساقە حەزەکەمە شەو لە خزمەتان بە قوربانی چاوم ئێمە بۆ ئەوە نەهاتووین ئێمە هاتووین تێگەی بە دوای شتێک هاوێڕین ئەو شتەمان دەستکەوێ و بیکڕین و ئەگەڕێینەوە ئازانی چۆنەوەی بەسەر ئەم چاوانە بە قوربان ئەوەی بە من بکرێت لە خزمەتانم فەرم و بزانم چیتانەوێ وەڵڵاهی چیمانەوێ ئەڵێم مەڕێک لایە ئاوا یعنی تۆزیە جوان بێت و گۆشتن بێت وەزنیە بێ لامە بەس وەزنی چەند بێت چەند نەبێت 80 کیلۆ هەیە 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 ڕەنجەکەمە بەزایەوە هەیە ئازانی چۆنە لەسەر و هەشتاوە هەمە و خوار هەشتاشم هەیە هەر هەشتای خشت بێت ئارە وەڵڵا 80 کیلۆ بێت بەحشە زۆر چاکە ئەو مەڕی ئێوە ئەتانەوێ خوریەکەی سپی بێ یا زەرداو بێ بۆ فەرقیانەیە بێ قەزابی چۆن فەرقی نییە لە سیعرا فەرقی هەیە ئێستا مەسەل بۆ نمونە من مەڕی سپیم هەیە لە مەسەل لە هەشتا بەرەو ژووترە ئەمە سپی مەسەل 81 کیلو 82 کیلو 83 کیلو 84 کیلو 85 کیلو حتی 86 کیلو بەسە ئەوە تێگەیشتین کاکەجان تێگەیشتین مەڕت هەیە لە 80 کیلو ئەمە زەرد باو ئەمە سپی زەرداوەکەیان فەرقی هەیە ئەو چۆن زەرد باوەکە هەمە 81 کیلو 82 کیلو 83 کیلو ئەرێواش کاکە باشەکە کاکە بیبڕەوانی ئێستا ئێمە تێگەیشتین تۆ مەڕی زەرد و سپید هەیە وەزنەکانیان لەسەر 80 کیلۆیە کوا بروام و تۆ ئەسا نەزانی چۆن فەرقەکە بەسا چۆن فەرقە مەسە گوێ بگرێ ئێستا مەڕم هەیە لە خوار هەشاشەوەی وەکو مەڕکامانە ئەخە تۆ ئێستا پێ دەڵێم ئەخە تۆ ئێستا سپی یا زەرد باو کاکە زەرد باو زەرد باوەکەش هەمە مثل 79 76 76 بابەگیان ئێمە 80 کیلۆ بێ 80 کیلۆ باشە کاکە سەلام عەلەیکوم سەلام و سەرچاو کوورە کاکە گیان ئێمە مەڕمانەیە بە قوربانی چاو بۆ لێمان تێناگەی بە قوربان مەڕێکمانەوێ 80 کیلۆ ئەگەر لاتە بمانەرێ ئەگەر لاشت نییە ئیتر سەرمان بۆی باشە بە قوربانێ بم سپید ئەوێ یا زەرد باو دەوێ ئەمە گاڵتە نییە چەند جارمان وتەوە کاکەگیان تۆ بۆ تێناگەی لێ کاکە با زەرد باو بێ برا فەرقی هەیە کاکە لە گەسپێکا فەرقی لە چیا فەرقی هەیە لە سعرا فەرقی هەیە سیارەکەی چی ئێستا مەڕی سپی کیلۆی بە 9250 ئەها ئەی زەرد باوەکە زەرباوەکە زەربەوە نەیە ئیتر فەرقەکە لە چیایە ئێستا من ئێوە لە من تێناگەن بزانم سپیەکەتان ئەوێ مەسەل یا زەرد باوەکەی کاکە ژیان زەرد باوەکەیمانەیە بە قوربانی ئاها بە قوربانە بم بە قوربانە باشە کاکە گیان تۆ تووڕەمە بە بواقی بۆ خاتری خوا کاکە گیان زەرد باوەکە ئەوەی لە سەر و هەشتا بەرەو ژوورە ئێوە خۆ لای من نییە ئەی لە شوێ ئەوە لەو دێ ها لای ئەو پشتی ئەو شاخەیە ئێکە لای خۆت نییە ئیتر بۆ سیعرەڵی واوە ئەی بۆ لە بەیانەوە مەعاملەمان لەگەڵاکێ کە لای تۆش ئەزانیش ئێوە زۆر سێرن کاکە معاملە چۆن واکرێ ئەی چۆن کاکە باچین لە ماڵ و خوچیا بوو بیخۆین ئەو ساگە خوشکە براژن تۆ بواقی ئەو ساگەیەینە دەرەوە بە ئارزی خۆمە قساقی کاکە ئێمە قوزەڵ قورتە خۆین بە قوربانی چاوم هاتوین مەڕێ بکرین و پێمان بفرۆشە ئەگەر ئەی فرۆشی ئەگەر ناشی فرۆشی هیلاکمان مەکە کاکە گیانمە چۆن وات معاملە چۆن واکرێ ئەی چۆنە بێ برا جارێ تووڕە من وەڵام لەر تااقەتم نییە شت بە خەڵقی تۆ نەبفرۆشم کاکە ئێستا من تێناگەم ئێستا تێناگەم ئێوە بسەبت بۆ چی هاتوون کورە کاکە بۆ تێناگەی بە قوربانی ئەو چاوم کاکە سەلام عەلەیکوم کاکە جان ئێمە مەڕێکمانێ بە قوربانێ بم ئەیتر 80 کیلۆ بێ زەرد باوەس پێ مهمەوەیە مەڕێ بێ بۆ خێر ئەهەندە چاولێتی دەمەڕی زەربا و ئاوی کانیاوی نەخواردۆتەوە ئەها قەیچێکە چی قەیچێکە بابەگیان ئەی بەشکۆ ئەم مەڕانە ئاوی زێرابیان خوارد بێتەوە ئەو ژنە و زۆر عاقڵترێ لە تۆ ورتریشە چاولێتی ئەها وایەوانە دەی خۆی مەڕی سپێکەش هەر ئاوی کانیاوی نەخواردۆتەوە کورە کاکە گیان بە قوربانێ بم ئەمەنە مەمانێنە منە عەزەتی ڕۆحمان مێ کاکە مخۆم نەخۆشی دڵم بێ براکەم بە قوربانێ بم منی لاکومان و ئێستا سپی بێ زەرد بێ لای من مشکیلە نییە مهمەوەیە تۆ مەڕێکم بیتێ 80 کیلۆ بە قوربان گیان لەسەر خۆ بە تۆ نەخۆشی بە قوربان ئاوات بۆی چۆڕۆی زەلاو شێ دەکەن ئەمانە تۆ سەیری کە خۆشیان بە مسەقە بەزانن
زەلامەکە تێناگەێنن ئاواتیان دەمە باشترمان دەست ناکەوێتە تۆ لەسەر خۆ بە کاکە عەزیزیان سەلام عەلەیکوم بە قوربانە بە بۆ ئەبلێکی بەساقە بۆ ئەبلێکی بە من با دەسێ ئەستەغفیرڵڵا تو خوا خۆم حەزەکەم ئەستەغفیرڵڵا ئەستەغفیرڵڵا توێ سەلامەت تێگەیشتی من تێناگەم برا لێەوە وەڵڵا تێناگەم کاگەگەن قومی ئاومان بەرێ مێردەکەم زۆر نەخۆشە دەمی وشک بووە بۆ خوایە ئاوم لانێچکە ئەم دۆڵە زۆر کەم ئاوە ئایا ڕۆی لەکوێ بێن ئین ساردیە بێ ئاقی ناکەچێ بە دەمی تەڕکە ئاخە چنەوە مەسەل ئێستا زەردەیە سەوزەیە کوڕە فەرقی نییە بەش بەکە بە مەڕەکە ئادەوە دوکانە لەوێ بچەوە دانێکی بۆ لەکوێ دوکانەکە لێرەوە ڕووی زۆر دوور نییە زۆر دوورە بەڵێ نەگەر ئێستا بەڕێ بکەوی ڕەنگە بۆ بەیانیم کاتە بیتەوە دڵم درێژ نەکا پێکەم دڵم بە قوربانە بم بە قوربانە ئاواتگیان ئاگا لە خۆبی ئاواتگیان بە قوربانە بم وەڵام بن ئەیە تۆ بێتی چیتانەوێت من نازانم لە پیاواکەی خوشکەکەم نازانم ئاواتگیان بە قوربانە بم جواب بەرەوە ئاوات ئەرێ تۆ بۆ ئامانیەکی لە بەیانیەوە تۆ معاملەمان لەگەڵاکی لە ئێمە تێناگەی ئەوە مێردەکەم بێتەوە نانە کاکە گەم بەساقەی من بەساقەی تۆ باشە لە سەڵ زیاتر لێ چاگەبی ئێستا من بەباشی ئێوە تێبگێنن بزانم ئێوە چیتانەوێ بۆی من تێ بگەم و ئێوەش باشە بابە ئاخر مەڕی سپی یا زەرباو من بۆیە دە لێرە دانیشم بۆی مەڕ بفرۆشم ئەی منیشم چێ لێرە مەڕی سپی باشە ئاوا بڵێ بابە خۆیمە مەڕی سپی خۆمان نین خۆمان نییە بەڕاستە ئەی چۆن ئەی مەڕی زەرد مەڕی زەرد وەڵا زەرباوەکان ژەریەمە نییە ئەرێ بابە گیان تۆ بێشعوری تۆ ئینسانی تۆ چیت دەبیانە معاملەمان لەگەڵاکی ئەم مەڕانەی خۆشنین ئێجامەڕم من مەڕم لەکەو وادەوەرە ئەی بۆچی ئەڵێ مەڕتان پێ ئەجامە چوزان وتم با معاملەکەی بزانم ئاوات جواب ببەرە ئاوات جواب ببەرە بە قوربانە بستە ئاوات وەرەدا بڕا ئەمرتان نەمێنێ پیاوشێ دەکەن ئێستاش لە منیان نەگەیان بۆچی هاتوون و چیان بمێ ئاوات لەسەر خۆ بێ ساگەی لە سیارەکە ئاواتگیان بە قوربانە بم ئاوات بە قوربان ئاواتگیان بە قوربانە بم ئاوات جوابم بەرەوە ئاوات خوایە ناو جەرگی بە کێماوە بێ خوا دەوامنەیە عەمرت درێژ نەبێ ڕەبی خوایە بۆ لێکرد ئێمە ڕەکانی خۆنی بۆچی پێمان نەفرۆشتی معاملەمان لەگەڵاکەی ئاواتگیان خوایە گیان ڕەحممان پێ بکەی خوایە مەڕێکی ترم مەڕێکی 80 کیلۆیی ترم خێری مەولوی پێغەمبەر بێ ئاوات بە سلامەتی بگەڕێتەوە وەی خوای مەڕی یەکەم زۆر بەڵتڕان جانوەری وەری بەخوادا